هەرێمی کوردستان دەگوازێتەوە بۆ بەندەری جەیهان ماوەی چەند ساڵێکە ڕایگیرا و نەوتی پیادا ناڕۆ. بەڵام وەزیری وزەی تورکیا قسەی نوێی لەم بارەوە کردووە. وەزیری وزەی تورکیا باز لە ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ عێراق دەکات لەبارەی بۆڕی نەوتی نێوان هەردوو وڵات و یەکێک لە داواکانی ئەوەیەکە دەبێت ئەو نەوتەی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا هەیە بە تەواوی توانایەوە پڕ بکرێت لە نەوت و نەوت هەناردە بکات. ئاڵ پارسلان بایرەکدار وەزیری وزەی تورکیا ئەوەی ڕاگەیاندووە پێویستە ڕێکەوتنە نوێیەکەی نێوان ئەو دوو وڵاتە بە شێوەیەک بێت کە تەواوی توانای هێڵی بۆڕی عێراق بۆ تورکیا بەگەڕ بخرێت کە مەبەستی بۆڕی نەوتی هەرێمە، چونکە لە ماوەی ڕابردوودا وەبەرهێنانی زۆر لەو بۆڕێدا کراوە تا ئەوەی بتوانرێت لە کارکردن بەردەوام بێت. بایرەکدارەوەشی خسۆتە ڕوو هێڵی بۆڕی نەوتی عێراق بۆ تورکیا توانای گواستنەوەی 1,500,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە، بەڵام لە ماوەی ڕابردوودا نەتوانراوە بە تەواوی تواناکەیەوە بەکار بهێنرێت. وەزیری وزەی تورکیا ئاماژەی بۆش کردووە پێویستە هێڵێکی نوێی بۆڕی نەوت بەرەو باشووری عێراق ڕابکێشرێت، بەڵام مەرجنی ئەم هێڵە پڕ بکرێت لە نەوت. ڕوونیشی کردووەتەوە ئێستا هێڵێک هەیە کە گەیشتووە بە ناوڕاستی عێراق، بەڵام نازانرێت ئەو هێڵە چی بەسەر هاتووە. پێویستە بە هەر شێوەیەک بێت بگەێنرێتە باشوور، بە تایبەت کە لەم دوایەنەدا کێشەی گەروی هورمز سەری هەڵداوە. لەبەر ئەوە هەمە چەشنکردنی ئاراستەکان بەرەو تورکیا گرنگن. ئاماژەی بۆش کردووە کۆتاوادەیان بۆ تەواوکردنی ئەو هێڵە داناوە کە مانگی حوتی ساڵی داهاتووە و ئەگەر تا پێش ئەو کاتەش تەواو نەبێت یاخود تەواو بێت ئەوە زۆر باش دەبێت وەک وەزیری وزەی تورکیا ئاماژەی بۆ کردووە. هەر لە پرسەکانی پەیوەست بە نەوت لە تورکیا دەمێنینەوە لە مانگی ئایاری ئەم ساڵدا تورکیا بڕی 3,970,583 تۆن نەوت و بەرهەمی سوتەمەنی هاوردەی وڵاتەکەی کردووە. بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو هاوردەی تورکیا بۆ ئەو بەرهەمانە بە ڕێژەی 10.4% کەمی کردووە. نەوتی خاوت زۆرترین هاوردەی پێکێناوە بۆ تورکیا کە 2 تۆن و 484,596 تۆن بووە، بەراورد بە پێشوو 13.2% دابەزیوە کە بە جۆرێک بووە. تورکیا لەو مانگەدا زۆرترین هاوردەی نەوت و بەرهەمە سوتەمەنەکانی لە وڵاتی رووسیاوە بووە و سعودی و کازاخستانیش لە پلەی دووەم و سێم داهاتوو. با بچینە لای بەهای دراوەکان و سەرەتاش نرخی دراوەکانتە لە ناوخۆی هەرێمی کوردستان پێ دەڵێن. لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە $100 بەرامبەرە بە 139,150 دینار. لەکردنەوەی بازاڕی دراو لەمڕۆدا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک بەهای دۆلار بەرزتر بوو بەراورد بەکردنەوەی بازار لە دوێنێدا، چونکە بە 139,500 دینار بازار کرایەوە، بەڵام دواتر دەبینین نرخەکەی تا ڕادەیەک هاوشێوەی دوێنێ لێ هاتووە. ئەوەی کە من زانیاریم دەستکەوتووە لە بازاڕی دۆلار و دراوی هەرێمی کوردستان بە بازاڕی دراوی سلێمانی و هەولێرەوە 4 جۆر نرخی نزیکی 4 جۆر نرخی دۆلار هەیە. دۆلاری سپی هەرزانترە بە خوار 139,000 مامەڵەی پێوە دەکرێت. دۆلاری شین نرخی بەرزترە لە دۆلاری سپی. هەروەها ئەگەر کەسێک بێ مامەڵەی کڕین و فرۆشتنی دۆلار بکە ئەو دینارەی پێیەتی یا وەری دەگرێت، ئایا دۆلار دەفرۆشێ یا دەیکڕێ. ئەگەر وردە بێ حسابێکی تر دەکرێت، ئەگەر زبرە بێت وەکو زمانی بازار حسابێکی تر دەکرێت. واتە 4 هۆکار هەیە بۆ ئەوی 4 نرخە بێت بۆ دۆلار لە بازاڕی دراوی هەرێمی کوردستان. ئەم نرخەی کە ئێمە بەردەوام بە ئێوە دەڵێن ئەو نرخەیە کە جۆرێک لە نرخێکی ناوەند و تێکڕایە بۆ نرخی دۆلار لە بازاڕەکانی دراوی هەرێمی کوردستان. سەبارەت بە پاوەند 100 پاوەند بەرامبەرە بە 183,500 دیناری عێراقی، واروە 100 یۆرۆ بەرامبەرە بە 159,750 دیناری عێراقی. 100 دۆلاریش بەرامبەرە بە 8,940,000 تمەنی ئێرانی. دواتریش باسێک لە لابردنی سفرەکان دەکەین لەسەر دراوی نیشتیمانی ئێران. هەروەها 1 ملیۆن لیرەی سووری بە 142,000 دینارە و 100 لیرەی تورکیش بە 3,425 دینارە.
با بچینە نرخی کانزا زەردەکە. زێر یەک ئۆنسەی بەرامبەرە بە 3323 دۆلار. ئەم نرخە دوو ڕۆژە لە کردنەوەی بازاردا تا ڕادەیەک بەراورد بە هەفتەکانی ڕابردوو نرخێکی نزمترە، نزمبوونەوەیەکی کەمە. بەڵام بەشێک لە دامەزراوە دارایی و بانکیەکانی جیهان پێشبینیەوەیان کردووە کە لەم ساڵدا نرخی زێر یەک ئۆنسەی 4000 دۆلار دەبینێت. ئەم پێشبینیە لەسەر چەند بنەمایەک پەیوەست بە زێر ئاماژەی بۆ کراوە. بەم نرخە 1 کیلۆگرام زێر بە 16,867 دۆلارە. بەمەش 1 لیرە زێر 704 دۆلار و 1 مسقال زێڕی عیار 21 بە 651,000 دینارە. 1 ئۆنسە زیویش 30 دۆلار و 16 سنتە. با بچینە لای نرخی وزە. سەرەتا لە نرخی نەوتی برێنتەوە 1 بەرمیل نەوتی برێنت 70 دۆلاری تێپەڕان لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرامبەرە بە 70 دۆلار و 39 سنت. یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت ئەو ڕێکەوتنەی بواری باجەیە کە ترەمپ لەگەڵ بەشێک لە وڵاتاندا جێبەجێ کردووە، ئەمە کاریگەریوی هەبووە فاکتەرێک بۆ بۆی نرخی نەوت گۆڕانی بەسەردا بێت. ڕۆژاوی تێکساس کە نەوتی ئەمریکی 1 بەرمیلی بەرامبەرە بە 67 دۆلار و 13 سنت و هەروەها گازی سروشتی 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجا دەکا بەرامبەرە بە 3 دۆلار و 7 سنت. ئەمە نرخەکان بوون، بەڵام لە بابەتی پەیوەست بە نەوتە دەمێنینەوە بە جۆرێکە نرخی نەوت هەڵبەز و دابەزی بەخۆیەوە بینیوە و گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە. ئەوەی کە هەیە پەیوەست بە نرخی نەوت لە بازارەکانی جیهان لە نیوەی یەکەمی ئەم ساڵ هەوراز و نشێوی زۆری بینی. ئەمەش یەکێک لە هۆکارەکان فشاری بڕیارەکانی باجی گومرکی دۆناڵد ترەمپ بوو بەمە دەستی پێکرد لەم ساڵدا کە مەترسی گەورەی لەسەر دابەزینی نرخی نەوتی خاو دروست کرد. ترەمپ دەیوت خۆشم ئەمەمەوێت. بەڵام بینیمان جەنگی ئێران ئیسرائیل لە ماوەکانی ڕابردوودا ئەم سیناریۆی پێچەوانە کردەوە تا ڕادەیەک نرخی نەوت بەرز بووە. ئێستا کە جەنگ وەستاوە واشنگتن لەگەڵ زۆرێک لە وڵاتان لەسەر باجی گومرکی ڕێککەوتون و هەروە لە ڕێککەوتنی تردایە مەترسی داکشانەوەی ئابووری بۆتە باسوخواسی بازاڕی نەوت کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر نرخی نەوت و دابەزینی تا کۆتایی ئەم ساڵ دەبێت. پێشبینیەکان بۆ دابەزینی نرخی نەوت تا کۆتایی ئەم ساڵ وەکو خۆی باوەتەوە. بەڵام بەرزبوونەوە لە ناکاوەکانی نەوت ئاماژێکن بۆ بەرپرسدانەوەی فشارەکان لە پێناو هاوسەنگی بازار. لەم ساڵدا نرخی نەوت لە ئاستێکی بەرزەوە دەستی پێکرد، بەڵام دەست بەکاربوونی دۆناڵد ترەمپ وەک سەرۆکی ئەمریکا تارمایی مەترسیەکان بۆ دابەزینی نرخی نەوت دەرکەوتن. پاشان بڕیارەکانی بۆ سەپاندنی باجی گومرگی هێندەی تر بازاڕی ئاڵتوونی ڕەشی ناومێت کرد. زۆربەی دامەزراوەکانی تایبەت بە بازارکردنی نەوت لە ئەگەری بەردەوامی باجی گومرگیەکان پێشبینی دابەزینی نرخی نەوتیان بۆ 40 دۆلار تا کۆتایی 2025 دەکرد. بەڵام هەوڵەکان بۆ ڕێککەوتن لەگەڵ واشنگتن وڵاتانی هەناردەکاری نەوتی دڵخۆش کرد کە مەترسیەکانی داوازینی نرخی نەوتی خاو ڕەوینەتەوە و هەرزوو وڵاتانی ئەندامی ئۆپیک پڵاس کەوتنە گفتوگۆی چڕوپڕ بۆ زیادکردنی بڕی بەرهەمێنان. زیاتر لەوەش هێرش و جەنگی ئیسرائیل و ئێران جارێکی تر سیناریۆکانی پێچەوانە کردەوە. دامەزراوەدارەکانی جیهان پێشبینی گەیشتنی نرخی نەوتیان کرد بۆ 140 دۆلار. ڕێکەوتنی ئەمریکا و یەکێتی ئەوروپا جارێکی تر نرخی نەوتی هێنایەوە بەرباس و خواست. ڕێکەوتنی واشنگتن و بڕۆکسل لەسەر باجی گومرگی ڕاستەخۆ کاریگەری لەسەر بەرزبوونی نرخی نەوتی خاو دروست کرد. بەهۆی ئەوەی ئەوروپا پێویستە بای 750 میلیارد دۆلار وزە بە تایبەت غازی سروشتی لە ئەمریکا بکڕێت. ئەمەش فشارێکی گەورە بۆ بازاری وزەی جیهانی دروست دەکات. سەرباری ئەوەی بازاری 27 وڵاتی ئەوروپا بەڕووی کاڵای ئەمریکیدا دەکرێتەوە کە مامەڵی بازرگانی ئێستان ڕۆژانە زیاتر لە 5 میلیارد دۆلارە. مەترسیەکانی کاریگەری باجی گومرگی لەسەر بازاری نەوت ئەگەر بە کاتیش بێ ڕەوینەتەوە. واشنگتن لەگەڵ 7 وڵات لە کۆی دەوڵاتە گەورە ئابوووریەکەی جیهان ڕێکەوتنی بازرگانی و بەرهێنانی کردووە. بەڵام هێشتا مەترسیە گەورەکە ماوە کە داکشانەوەی ئابووری جیهانە، چونکە یەکەم کاڵا کە خواز لەسەری کەم بێتەوە نەوتی خاو دەبێت ئەگەر زستانی سارد و ململانێ و جەنگ و ئاڵۆزەکانی رووسیا و ئۆکراین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێگە بدەن.
لە بابەتی نەوت دوور دەکەوینەوە دەچین باسێکی ژیری دەستکرد دەکەن. ئامڕازەکانی ژیری دەستکرد لە ماوەیەکی کووردا بە تەواوی باڵی بەسەر ئابووری جیهاندا گرتووە. نوێترین داتاش دەری دەخات سەردانیکردنی بەکاربەرانی ئینتەرنێت بۆ وێبسایتەکان و وێبگەڕەکان لە ماوەی ساڵی ڕابردوودا بە ڕێژەی 15% کەمی کردووە و دابەزینەکە لە هەندێک بەشدا زیاترە. بۆ نمونە سەردانیکەرانی ماڵپەڕەکانی چاودێرێت تەندروستیەکان بە ڕێژەی 30% دابەزینی بەخۆیەوە تۆمار کردووە بەو دیاردەیە دەوترێت مردنی دکتۆر گۆگڵ. ئەوە بە ڕوونی دەری دەخات کە بەکاربەران وەرگرتنی زانیاری خێرا لە ژیری دەستکردیان یاخود داوایان کردووە کە زانیاری خێرا لە ژیری دەستکرد بەدەست بێنن. ئەمە ژوای کردووە کە ببێ بە جێگرەوەی گەڕان لە ماڵپەڕەکان. بە جۆرەی دوایین پێشبینیەکان ئەگەر زیرەکی دەستکرد بتوانێت 30% ئەوەرکانی لێی داوا دەکرێت ئەنجام بدات، گەشەی ئابووری ساڵانە 20% تێدەپەڕێنێت. بە جۆری راپۆرتی ئۆکسفۆرد ئینسایتس عێراق لە پێنوێنی ئامادەیی ژیری دەستکرد لە ڕیزبەندی 12 وڵاتانی عەرەبیە. هەندێک داتاتان لەبارەی ژیری دەستکردەوە بۆ دەخەمەڕوو دواتر میوانێکیشم دەبێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین. سەرەتا باسێکی ئەوە بکەین ژیری دەستکرد کاتێکەڵێن خەریکە دەبێتە جێگرەوەی وێبگەڕ و وێبسایتەکان. ئەم پێنوێنە لێرە ئەوە دەردەخات کە لە ساڵی سەرەتای ساڵی 2024ەوە هەتاوەکو ئێستا بە بەردەوام ئەو وێبسایتانەی کە وەکو سەرچاوە وەکو گەڕان بەگشتی وەک زانست و پەروەردە هەواڵ و زانیاری کە هەر هێڵێک لەم پێنوێنانە ئەوە دەردەخا بە تەواوی ڕوویان لە دابەزین کردووە. ئەوەی کە بۆتە جێگرەوەی ئەمانە هەموو ئەمانەت لە پرسیارێک لە چات جیپیتیا بۆ دەست دەخرێت کە ئەمە یەکێک لە هۆکارەکانی ژیری دەستکردە بۆ گەڕاندن. هۆکاری دیکە و ئامڕازی دیکەشن کە ژیری دەستکرد هۆکار بێ بۆەوەی ئەو زانیاری بەکاربەر دەیەوێت دەستی بکەوێت. بۆیە وێبگەڕ و وێبسایتەکان بۆ سەرچاوەکانی تر بەگشتی ڕوویان لە دابەزین کردووە. بەهای بازاڕی ژیری دەستکرد بەردەوام ڕووی لە زیادبوون بووە بە جۆرێکە لە ساڵی 2024 بەهای بازاڕی ژیری دەستکرد 2 ملیار و 279 ملیار و 200 ملیۆن دۆلار بووە. لە کاتێکە لە ساڵی 2025 بەرز بۆتەوە بۆ 294 ملیار و 200 ملیۆن دۆلار. بەڵام لە ساڵی 2032 ئەم ژمارەیەت بەرزە بێتەوە بۆ تریلیۆن بە جۆرێک بۆ تریلیۆنێک و 770 ملیار دۆلار. ئەمەش پێمانەڵێ بەهای بازاڕی ژیری دەستکرد بەردەوام ڕووی لە بەرزبوونەوەیە. ڕێژەی گەشەی ساڵانەشی 29.2 لە سەد بووە. باشە تێچووی کەرتی تەکنۆلۆژیای زانیاری چۆنە؟ لە ساڵی 2025دا گەیشتووە بە 5 تریلیۆن و 430 ملیار دۆلار. داتاکان چیترمان پێ دەڵێن لەبارەی ژیری دەستکرد بەکاربەرانی چالاک لە ژیری دەستکرددا کە کاتێ دەڵێن ژیری دەستکرد دواترە میوانش ئەم پرسیارە لە میوانەکەش مەکەم مەبەستمان چییە لە ژیری دەستکرد بەگشتی ئامڕازەکانی چین. بەڵام زیاتر وەکو بەرچاوڕوونیەک چات جیپیتی کاتێک بەکاردێنی یار ئامڕازێکی دیکە کە دیپسیک بێ یا جۆرێک ژیری دەستکردی دیکە بێت ئەوە بەکارهێنانی ژیری دەستکردە. یەکێکە لە ڕێگاکانی بەکارهێنانی ژیری دەستکرد کە هەفتانە 500 ملیۆن بەکاربەری چالاکی هەیە. ئەو داواکاری کە لە ژیری دەستکرد دەکرێت ڕۆژانە 2 ملیار و 500 ملیۆن داواکاریە، ساڵانە دەکاتە 912 ملیار داواکاری لە ژیری دەستکرد دەکرێت. شا بە تااقەتی چونکە وەڵامدانەوەی هەموو ئەم داواکاریانە هەم کاتیەوێ هەم وزەیەوێ کە وزەیەکی زۆر خەرج دەکات ژیری دەستکرد. سەبارەت بە داهاتی ژیری دەستکرد لە ساڵی 2022 تەنها 10 ملیۆن دۆلار بووە، لە ساڵی 2023 بەرز بۆتەوە بۆ 1 ملیار دۆلار، لە ساڵی 2024 3 ملیار و 700 ملیۆن دۆلار بووە. لەم ساڵدا پێشبینی دەکرێت داهاتی ژیری دەستکرد بەرز بێتەوە بۆ
11 ملیار دۆلار کە مانگانە دەکاتە 967 ملیۆن دۆلار کە هاوشێوەی ئەو وەبەرهێنانەی لە ژیری دەستکردا دەکرێت داهاتەکەشی بەردەوام ڕووی لە زیادبووندا. بەکارهێنانی چات GPT بۆچی بەکار دەێنرێت چات GPT وەکو یەکێک لە میکانیزمەکانی ژیری دەستکرد کە وەڵامت دەداتەوە بۆ بە بازارکردن 65% ئەوانەی کە بەکاری دێنن بۆ بە بازارکردنە، واروەها بۆ پەرەپێدانی سۆفتوێرەکان 63%، ڕۆژنامەنووسی 64% بەکار دەبرێت، واروەها پەروەردە 50 بۆ 66%، بۆ HR سەرچاوە مرۆیەکان 40% و یاسایی 23 بۆ 39%، پزیشکی گشتیش 20%. چیترمان ئەبێت لەسەرم بابەتە هەندێک داتا هەیە. کاریگەری ئابووری ژیری دەستکرد بەرزکردنەوەی کۆی بەرهەمی ناوخۆی وڵاتانە بە جۆرێک کە GDP جیهان تاوەکو 2023 بە چەند دەخاتە نێوێەوە چەندی بۆ ئیزافە دەکات 15 تریلیۆن و 700 ملیار دۆلار زیاد دەکات بۆ کۆی بەرهەمی گشتی ناوخۆی جیهان. واروها خواستی بەکاربەریش بەرز دەکاتەوە بە بەهای 9 تریلیۆن و 100 ملیار دۆلار. واتە ژمارەکان لەبارەی ژیری دەستکرد هەمویان بەو جۆرن کە ژیری دەستکرد پانتایەکی گەورە لە ئابووری جیهان داگیر دەکا و ڕێگای گەورەی لە پێشە. ئەم بابەتە ژیری دەستکرد بە نمونە چات GPT وزەیەوێ، ئەو وزەیە کە پێویستە هەڵبەت کاریگەری ژینگەیشی هەیە، 1000 هێندەی گەڕانە لە گوگل. کاتێک گوگل بەکارێنرێت بۆ گەڕان تۆ شتی تیا دەنووسیت یاخود تەواوی بەکاربەرانی شتی تیا دەنووسن لە ناو گوگلدا وەکو وێبگەڕێک، ئەوەی کە لە چات GPTیا دەینووسین و بەکاری دێنین 1000 هێندەی گەڕانە لە گوگل، 1000 هێندەی گەڕان لە گوگل وزەی پێویستە چات GPT. واروەها ئەم داتا سنتەرانەی کە هەڵدەگیرێن بۆ فێنکردنەوە یاخود بۆ پارێزگاری لەوەی گەرم نەبێت ئاوی پێویستە. تاوەکو 2027 پێشبینی دەکرێت کە ناوەندەکانی هەڵگرتنی داتا 4 بۆ سەروی 6 ملیار مەتر سێجا ئاو بەکار بێنن کە ئەمەش کاریگەری گەورەی لەسەر ژینگە دەبێت. سەبارەت بە عێراق بە خێرایی باسی ژیری دەستکرد دەکەین. لە عێراق پێنوێنی ئامادەیی بۆ بەکارێنانی ژیری دەستکردواتە تا چەند ژینگەی عێراق ئامادەیە بۆ ژیری دەستکرد. لە نێو وڵاتانی جیهان ڕیزبەندی 107 گرتووە لە کۆی 188 وڵات، لە نێو وڵاتانی عەرەبی ڕیزبەندی 12 گرتووە. واروەها ئامادەیی حکومەت 32% بۆ با بڵێن تەکەیفکردن و تێکەڵبوون لەگەڵ ژیری دەستکرد. واروها کەرتی تەکنۆلۆژیا 35.8%، واروها ژێرخانی داتاش 54.2% لە عێراق ئامادەیە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ژیری دەستکرددا کە ئەم داتایانە هەمویان پێویستی ژیری دەستکرد بۆ ئێمە دەخەنە ڕوو. واروەها پێمان دەڵێن تا چەند ژیری دەستکرد خەریکە بە تەواوی ڕۆڵی خۆی دەگێڕێت لە تەکنۆلۆژیای ئەم سەردەمەدا. ژیری دەستکرد ئەبێ ئەوەشمان بیر نەچێکە ئەوەی بەو مانایی کە چات GPT و جۆرەکانی تری باز دەکرێ و دەیناسینەوە بە مودەیەکی یاخود بە ماوەیەکی کورت و کەم بەو جۆرە بوون بە باسی هەموو جیهان. بۆ ئەم بابەتە لە هەولێرەوە میوانێکم دەبێت کە ئەویش بەڕێز شەماڵ سەباح ڕاوێژکاری بواری تەکنۆلۆژیای زانیاری و واروها شارەزا لە ژیری دەستکرد. کاک شەماڵم کاتت باش، ئەو داتایانم خستە ڕوو بەشێکی ڕەنگە من تەنها لێرە ڕوونم کردوتەوە، پشتە و داتایانە نەزانم و نەزانم شیکەمەوە لای بەڕێزت دەبێت. بەس سەرەتا ئەمێ بەم پرسیارە دەست پێ بکەم. کاتێکە ماڵێن ژیری دەستکرد و ئامڕازەکانی بەگشتی مەبەست چییە لە ژیری دەستکرد و ئایا دەست بین بۆ چ بابەتێک ژیری دەستکردە؟ سڵاو ڕێزمەوە بۆ جەنابەت کاک پشتیوان و کارمەندان و بینەرانی خۆشەویست. ژیری دەستکرد لە پێناسێکی سادەیدا بۆی هەموو کەس تێ بگە هەر کارێک کە مرۆڤ بیکات و چیتر مرۆڤ نەیکات تەکنۆلۆژیا بیکات دەتوانین بڵێن جۆرێکە لە ژیری دەستکرد. ئێمە بە مانایەکی سادە نمونەیەک وەرگرین
ئەگەر پۆلیسی هاتو چۆ لە هەموو ترافک لای تێکدا بنێ گڵۆپی سەوز پێ بوو بە خەڵک بڵێ بڕۆ گڵۆپی سوور پێ بوو بە خەڵک بڵێ ڕاوەستە ئەمە دەستی کارمەندی پۆلیسی هاتچێتیدا بەڵام ئەگەر سیستەمێکی زیرەک دابنین وەکو ئێستا کە ترافلایتەکان بڵێن چرکەکانش دەژمێرێت بۆی بزانین چەند ڕادەوەستی یان چەندە ڕۆی ئەمە پێڵێن جۆرێک لە ژیری دەستکرد کە ئێمە لە ساڵانی زووە ئەمە لە ناومان بووە و پێمان وانە بووە کە ئەمە ژیری دەستکردە. بوارەکانی تری زۆرە لە بواری پەروەردەیی لە بواری پزیشکی بزنس بەڵێ بانکەکان ئەم نمونەی کە دەستە پێکرد و باسە لێەوە کرد لە سەرەتای پێناسەکەیە ڕەنگە ڕێک ئەو مەترسیەمان بۆ بخاتە ڕوو کە هەندێک کەس کە شارەزاشن لە بواری ژیری دەستکرد دەڵێن ژیری دەستکرد مەترسیە بۆ سەر دەستی کاری مرۆڤ. ئایا ئەم مەترسیە جدیە کە بەم خێرایە ژیری دەستکرد لەم چەند ساڵەیە ڕەنگە لە موبایلەکانمانە لە کۆندا لە چەند ساڵێک پێش ئێستا هەبوو بێ بەڵام بەم خێرایی ئەم یەک دوو ساڵەیەم دواییە کە هەندێک جێگرەوەی کاری مرۆڤە. ئایا مەترسیە بۆ سەر دەستی کاری مرۆڤ؟ پرسیارێکی جوانە کاک پشتیوان دەست خۆش بێ. ژیری دەست کرد وەکو ئینتەرنێت کە هاتە ناو خەڵکەوە دەیان کەس پرسیاریان هەبووە مە چیە و ڕەنگە خراپ بێ و ڕەنگە کێشەمان بۆ دروستکە. دوای ئەوە مۆبایل هات مۆبایلی زیرەکتر هات عینەن هەمان ترس هەبوو هەمان کێشە هەبوو. من وا پێناسەی دەکەم ژیری دەستکردش بابەتێکی تازەیە بێگومان لایەنی سلبی و ئیجابی هەیە چێ دەتوانێت ئیسفادە لە ئیجابیەکان بکە بتوانێت پێوەی سەرکەوتوو بێت بگاتە شوێن و ئامانجی خۆی و بێگومانش کەسانێکش هەن کە چاوێن لەوەیە زیان بە خەڵک بێنن لە ڕێی دیپفەیکەوە ڤۆیس و ڤیددیۆ ئەو شتانە دروست بکەن بڵاوکەنەوە بۆ ئەوەی کۆمەلگا بشێوێنن کۆنتنتی خراپ بڵاوکەنەوە لە سوۆشال میدیا. بەڵام من بە هاوڕێی مرۆڤایەتی دەبینم بۆ باشترکردنی ژیانی خەڵک دەبینین و هیچ چارەیەکشمان نییە دەبێت مێشکی خۆمان بەکاربێنین ئەو کارانەی کە بەجەستە دەکرێن ڕۆژێک لە ڕۆژان بە ڕۆبۆت دەکرێن. بڵێ وتەیەکی جوانم بەرچاو کەوت هەر لە سۆشیال میدیا باسی لەوە کرد کە ژیری دەستکرد ڕەنگە جێی مرۆڤ نەگرێتەوە بەڵام ئەو مرۆڤانەی کە خۆیان شارەزاکەن و پەرە بە خۆیان دەدەن لە بواری ژیری دەستکرد ڕەنگە ئەمان جێ بە کارمەندێکی تر لەق بکەن و جێ ئەو بگرنەوە کە لە ژیری دەستکرد نازانێ. پرسیارێک لێرە دێتە ئاراوە ئایا ژیری دەستکرد دەکرێت ببێ بە میکانیزمێکی باش وەکو سکیلسی یاخود لێ هاتووی کار بتوانین بەکاری بێنین؟ بەڵێ بێگومان زۆر زۆر ئێمە لە واقع داین ئێستا من خۆم کە لە ناو بزنس و ئیشدامە دەتوانم بڵم کۆمپانیایە کە پێشتر بە 10 کەس بەڕێوە دەبدرێت ئێستا دەتوانین بە 3 کەس و بە 4 کەس بەڕێوە بی وەکەم تریش چونکە تۆ سیستەمی زیرەک بەکاردێنی چاتبۆت بەکاردێنی بۆی بتوانی کەستەمەری بڵێن کڕیاری جددی بدۆزیتەوە دەتوانی بۆ نمونە ئاگادارکردنەوەکان دابنی بۆی سیستەمەکە خۆی بڵێن ئاگادارکردنەوەکان بنێرێ بۆ کڕیارەکانت یان بۆ هەر کارێک کە تۆ لە ناو کۆمپانیا دیکەی سیستەمی زیرەک بەکاردێنی کە ژیری دەستکرد تێدا بەکار هاتووە کاری تۆ ئاسان دەکات پێشتر ئەگەر ئامادەکردنی راپۆرتێک زەحمەت بواە ئێستا دەتوانی بە چەند هەنگاوێک لەسەر سیستەمێکی زیرە کە ژیری دەستکردی تێدا بەکار هاتووە ئەنجام ئامانجەکانت جێبەجێ بکەین. من منێکی کە بزنس دەکەم پێویستم بەوەیە کە سیستەمی بەو شێوەم هەبێ کە کارەکانم خێراتر بکات. بەڵێ سەبارەت بە ئامادەسازی ژینگەی تەکنۆلۆژیای هەرێمی کوردستان بۆ ژیری دەستکرد تا چەند هەرێمی کوردستان ئامادەسازە بۆ ئەوەی ژیری دەستکرد ببێ بە جۆرە لە جۆرەکان بەکار بهێنرێت بۆ پێشخستنی ئابووری پێشخستنی دارایی پێشخستنی خودی تەکنۆلۆژیا خۆی و هەروەها کارسازی. گومان لەوەدا نیە هەرێمی کوردستان لە چاو بەشەکانی تری عێراق لە بنیەی تەحتی لە ژێرخانی تەکنۆلۆجی پێم وایە باشترە. ئێمە ئینتەرنێتمان خێراترە لە بەشەکانی تری عێراق ئێمە خەڵکەکەمان زیاتر ئاشنا بوون بە تەکنۆلۆژیا هەموو بابەتانەمان هەیە بەڵام
ئێمە یعنی ناتوانین بڵێن لەو شوێنێکی باش و لە مووقعێکی باش دەین بە مقارنت لەگەڵ بۆ نمونە دوبەی یان وڵاتانی شەرقی ئاسیا وەکو مالیزیا کۆریا یابان و چاینا ینی لە چاینا ئێستا دیمەنانە لە تەلەڤیزۆن دەردەچێ ڕۆبۆت دروستکراوە لە مەطبەخەوە خواردن دێنێ بە مەسعەدەکەشدا سەر دەکەوێت خۆشی قاتە چەند تابقی دەوێت لێ دەدا دەچێت لە هەمان ژوور کە داوای خواردنی کردووە لەوێش خواردنەکە دەدات بە ئەو کەسێک کاک شەماڵ دەرفەتە من ئەو پرسیارە و لێ بکەم کورد داهێنانی کردووە لە بواری ژیری دەستکردا ئەوەی کە تۆ شارەزا بیت و لە نزیکەوە ئاگادار بیت بەڵێ هەیە بەعنی ئێمە ناڵێن داهێنان بەڵام کاری باش کراوە بۆ نمونە گۆڕینی دەنگ بۆ تێکس یان تێکس بۆ دەنگ یان دروستکردنی ڕۆبۆتێک یان دروستکردنی سیستەمێک کە بۆ ڕێخستنەوەی بۆ نمونە گەراج و پارکینگی بە شازەکی زیرەک بێگومان لە ڕێی ژیری دەستکردەوە بۆ شوێنی پارکینگ ناڵێم ئێمە وەکو باسم کرد وەکو جیهانی سێم ئێمە زۆرمان ماوە بەڵام وەکو لە چاو عێراق مقارنە بکەین کۆمەلگای ئێمە دەتوانم بڵم ڕێکخراوترە ئەوش پێشنیار دەکەم خەڵک ئەوەندە کە ئێستا نەتیجە و شتات ئەوەندە چاوی لە بەشی پزیشکی نەبێ ئەو دەرفەتانەی لە بەشی تەکنۆلۆژیەکاندا هەیە کە دەتوانرێت بەرهەمی باشتر هەبێ و جێگای خۆیان بکەنەوە پێم وابێ زۆر لە بوارە پزیشکەکەش بەهێزتر دەبێت لە داهاتوودا بەڵێ سەبارەت بە وەبەرهێنان لە ژیری دەستکرددا تا چەند بە گرنگی ئەزانی حکومەت بودجێ هەبێ بۆ ئەو بابەتە یاخودلانی کەم پاڵپشتی هەبێ بۆ ئەو کەسانی کە دەیانەوە وەبەرهێنان بکەن لە بواری ژیری دەستکرددا بەڵێ لە مووقعی خۆمەوە سەیری بابەتەکان دەکەم ئێمە لە کوردستان زۆر شتمان پێویستە ڕێک بخرێتەوە و لەوە ڕێکش دەخرێتەوە بە سوپاسەوە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێم دەستی کردووە بە چەند هەنگاوێک لەوانە دیجیتال ئایدنتیتی دروست دەکەن کە ئێمە ساڵێک زیاتر 2 ساڵ پێش ئێستا لەگەڵ بەڕێزکاک هیوا دانیشتم باسی ئەو شتەمان کرد کە دیجیتال ئایدنتیتیمان هەبێ بۆی بتوانین هەموو خزمەتگوزاریەکانی کە دروستکەین و لەناو ئەوەی کە ئەمە شوێن کارەکانمان بە دیجیتاڵی کرد دەتوانین چەندین ئامرازی ژیری دەستکرد بەکاربێن بۆی بتوانین خزمەتی خەڵکی زیاتر پێ بکرێت و سێکتەرەکان پێکەوە ببەسترێتەوە حکوومەت بە ئاسانی کارەکانی خۆی ڕاپەڕێنێ و کارمەندەکانی بەرەو ئەوە بڕوات کە سکیلەکانیان بەرزتر بکەنەوە لە بواری تەکنۆلۆژیا ئێمە دەتوانین بڵین لە دوو کەرتی حکومی و کەرتی تایبەت دەتوانین سود لە ژیری دەستکرد وەربگرین بەڵام کەرتی تایبەت و کەرتی حکومە ئەتا ئێستا منەوەی بزانم لە مەرحەلەی وەرچەرخانی دیجیتالیە کە هێشتا بە باشیش جێی خۆی نەگرتووە وەرچەرخانی دیجیتالیش تەواو دەکەی مەرحەلەیەک دەچێ پێش بێگومان دەتوانی سود لە ژیری دەستکرد ببینی بە باشتر سەبارەت بە خولی ڕایەنان بۆ بواری ژیری دەستکرد هەر لەسەر پەڕەی کەسی تۆ بینیم ڕیکلام کرابوو بۆ خولی ڕایەنان بۆ ژیری دەستکرد ئەم خولە تا چەند خواستی لەسەرەوە تا چەند هەڵدەدرێت لە ڕێی خولەکانی ئێوە گەنجان یاخود مامۆستایانی زانکۆ فێری بەکارهێنانی ژیری دەستکرد بن ڕاستی من زۆر خول ناکەمەوە زیاتر سمینار دەکەمەوە کار پشتیوان بۆ وشیاربوونەوە زیاتر گەیاندنی زانیاری و شارکردنەوەی ئامادەبووان چ لەسەر بڵێن دەستگای ڕاگەاندن بێ یاخود لە ڕێی سمینارەکان بێ وێبینار بێ هەوڵمانداوە ئەو ترسە نەهێڵین کەەوە خەڵک لە ژیری دەستکرد بترسێ بە عکسەوە پێویستەکە بیکەیتە هاوڕێی خۆت ڕۆژانە لە زیاتیەوەی لە گوگل سێرچکەی لە چاجیپیتی و دیپسیک و توڵەکانی تر بتوانی سێرچ بکەیت ئەوە لەو لایەن و لایەنی ترەوە حکوومەتی هەرێم دەبێت ڕێساوی یاساکانی بگونجێنێت وەکو دووبەی ئەگەر هیچ نەڵێن زۆر دوورتر نەڵێن وەکو دووبەی چاو لەوان بکەینەوە بۆەوەی کە وەبەرهێنان بکەین کەەوە گەنجەکانمان بێن لەو بارانە کار بکەن ئێمە زۆر جار غەڵەتمان کردیان باڵێن بە هەڵەت تێگەیشتین کە وا دەزانن ئێمە وەبەرهێنان بکەین بەس لە ریسێرچ بیکەین بەس ریسێرچ ئۆکەی ریسێرچ خەڵکی ئەکادمی دەیکە بەس ئەو ریسێرچە
چێ دەیکاتە بزنسێک چێ دەیکاتە بەرهەمێک چێ دەیکاتە ئێمە دەبێت لەو بوارە وەبەرهێنان بکەین. بەڕێز شەماڵ سەباح ڕاوێژکاری تەکنۆلۆژیای زانیاری سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەچینە ئێران باسێک لە لابردنی سفری سەر دراوی نیشتیمانی ئەو وڵاتە دەکەین کە ئەمە پرسیەکە چەند ساڵێکە لە ئێران باسی لێوە دەکرێت. ئێستا دوجار پەرلەمانی ئەو وڵاتە ڕازی بووە بەوەی کە سفری سەر دراوی نیشتیمانی بە تایبەت 4 سفری سەر دراوەکە لا ببرێت، بەڵام مەرجی هەیە بۆ بابەتە. ئەمە ژوای کردووە کە ڕەنگە پێشبینیەوە بکرێت لەم ساڵدا ئەوە ببینین کە 4 سفری سەر دراوی نیشتیمانی ئێران لا ببرێ. هەرچەندە ساڵانێکە پرسی سڕینەوەی سفر لەسەر دراوی نیشتیمانی ئێران لە ئارادایە و چەند ڕێکارێکیشی بۆ گیراوەتە بەر لەوانە کاڵکردنەوەی 4 سفر لەسەر دراوی چاپی نوێ، بەڵام تا ئێستا بە تەواوەتی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. پرسی سڕینەوەی 4 سفر لە دراوی نیشتیمانی ئێران وەک بابەتێکی گرنگی ئابووری جارێکی دیکە بووە باسوخواستی بڕیاردەران و سیاسیەکانی ئەو وڵاتە. سڕینەوەی 4 سفر لە دراوی نیشتیمانی ئێران ساڵانێکە لە پرۆسەیەکی دوور و درێژی تاوتوێکردن و دژایەتی و پشگیری کابینە جیاوازەکان و پەرلەمانەکان ماوەتەوە، بەڵام پێدەچێت جارێکی دیکە نوێنەرانی پەرلەمان بە شێوەیەکی جددیتر خستبێتیانە کارنامەی پەرلەمانەوە. وتەبێژی کۆمیسیۆنی ئابووری پەرلەمانی ئێران ڕایگەیاندووە ڕەزامەندیان ناوە لەسەر سڕینەوەی 4 سفر لە دراوی نیشتیمانی و ئەگەری زۆرە لەم ساڵدا دراوی نیشتیمانی ئێران بگۆڕێ کە ئامانجلەی پاراستنی شکۆی دراوەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئاسانکاری لە حسابات و ژمێریاریە. ڕەزامەندیەکەی کۆمیسیۆنی ئابووری پەرلەمان مەرجدارە و پەیوەستە بە گۆڕانکاری لە هەندێک لە وردەکاریەکاندا بۆ ئەوەی دژایەتی نەبێت لەگەڵ ئەو یاسایانی لەم دواییانەدا پەسەند کراون. پێشتریش بەڕێوەبەری بانکی ناوەندی لەو بارەیە وتبووی هیچ گومانی تێدا نییە یەکێک لە گرنگترین کارەکان لەم ساڵدا سڕینەوەی سفرەکانی دراوی نیشتیمانیە و جەختی لەوەش کردوتەوە کە لە ئێستادا ڕیالی ئێرانی لەسەر ئاستی جیهان پێگەیەکی گونجاوی نییە و بە لە بەرچاوگرتنی ئەزمموی وڵاتان بە پیادەکردنی سیاسەتی سڕینەوەی 4 سفر لە کاتی گونجاودا دەکرێت ئەو هەنگاوە کاریگەرتر بێ. هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە سڕینەوەی 4 سفر لە دراوی نیشتیمانی لە کاتی هەڵاوسانی بەرزدا بەرزبوونەوەی متمانە بە دراوی نیشتیمانی دابەزینی هەڵاوسان و ئاسانکاری لە ئەنجامدانی مامەڵەکان بە دوای خۆیدا دەهێنێ، بەڵام بەگشتی پێیان وایە سڕینەوەی سفر پێویستە لە کاتێکدا جێبەجێ بکرێ کە هاوتەری بێ لەگەڵ سیاسەتەکانی دراوەکانی دیکەدا. بۆ نمونە یەکێک لە فاکتەرە گرنگەکان کۆنتڕۆلکردنی گونجاوی قەبارەی نەختینەیە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئابووری وڵات. بانکی ناوەندی چەند ساڵەکە هەندێک ڕێکاری گرتوۆتە بەر بۆ ئامادەکردنی کۆمەلگا بۆ نمونە کاڵکردنەوەی سفرەکان لەسەر دراوی چاپی نوێ. لە کۆتاییدا هەرچەندە سڕینەوەی سفر دەکرێت هەنگاوێکی گرنگ بێ بۆ ئاسانکاری لە حسابات و بەرزبوونەوەی متمانەی گشتی و باشترکردنی ڕووکاری دراوەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی، بەڵام هەتا لە پێکاتی ئابووری وڵاتدا چاکسازی نەکرێ بۆ نمونە لە کۆنتڕۆلکردنی هەڵاوسان و بەرزکردنەوەی بەرهەمهێنان و بەهێزکردنی ڕاستەقینی بەهای دراوەکە ئەو گۆڕانکاریە زیاتر لەوەی ڕێکار بێت تەنها خۆدزینەوەیە لە ڕاستیەکان و سەرکەوتنی ئەو پلانەش بەستراوەتەوە بە ئیرادەیەکی پۆڵاین بۆ چاکسازی و بەربڵاوی لە ئابووری وڵاتدا. لەسەر ئەم بابەتە تۆزێک ڕادەوەستین هەندێک بابەت داچاتان پێ دەڵێم لەسەر ئەم هەنگاوەی ئێران. پێش هەموو شتێک لابردنی سفر لە زانستی ئابووریدا بۆ هەر وڵاتێک کە دەست بۆ ئەم هەنگاوە ببا دەبێت لە کاتێکدا دەستی بۆ ببا کە ڕووی لە گەشەی ئابووری کردبێت، واتە ئەو قەیرانە دارەوی ئابووری هەیەی لە چاکبوونەوەی ئابووریا بێت لە گەشە پێدانی ئابووریا بێت دەست بۆ ئەم هەنگاوە بە. پرسیارەکەوەیە ئێران ئێستا لە چاکبوونەوەی ئابووری و گەشە پێدانی ئابووری یاخودنا بۆ ئەوەی دەست بۆ ئەم هەنگاوە بە وازحە ڕوونەکە ئێران ئێستا دۆخێکی دارایی قەیراناوی و خراپی هەیە بۆی ڕەنگەم هەنگاوە هێندەی تر کێشە دارایەکانی قوڵ بکە. کۆمیسیۆنی ئابووری پەرلەمانی ئێران دەڵێت ڕەزامەندن بە لابردنی ئەو 4 سفرە، بەڵام گۆڕانکاری لە هەندێک وردەکاری جێبەجێکردنی یاخود میکانیزمەکانی جێبەجێکردنیا بکرێت. لابردنی سفر لەسەر دراوی نیشتیمانی ئێران پێشنیازی بانکی ناوەندیە ساڵی 2019 حکوومەتی ئێران پەسەندی کردووە، واتە نزیکی 6 ساڵێکە پەسەند کراوە. 15 ئایاری 2020 دەنگی لەسەر درا، بەڵام جارێکی تر چۆتە پەرلەمان و ئێستا پەرلەمانی ئێران ڕەزامەندی پیشانداوە و هەندێک مەرجی بۆ ئەم بابەتایە، بۆیە پێشبینی دەکرێت لەم ساڵدا ئەم هەنگاوە جێبەجێ بکرێت.
بڕیارەکان چین 4-0 لەسەر دراوی نیشتیمانی ئێران لا دەبرێت واروەها دراوەکە لە ڕیاڵەوە ناو دەبرێت بە تمەن ڕاستێ ماڵین تمەنی ئێرانی بە تمەن ناوی دەبێن بەڵام خۆی دراوی نیشتیمانی ئێران بە ڕیاڵ ناو دەبرێت هەنگاوەکانی گۆڕینی دراوی ئێران لە ساڵی 2021ەوە دەستی پێکردووە ئەم دەستپێکردنش بۆ ئەوەی هاوڵاتیان ڕابێنن لەسەر ئەم بابەتە 4-0 سەر دراوەکەیان کاڵ کردوتەوە لە هەندێک شوێنیشدا ژمارەکانیان بە تەنیان نووسیوە بەبێ و 4-0 ئەمەی ئەیبینن لەسەر ئەم شاشەیە ئەمە دراوی نیشتیمانی ئێرانە کە بەم جۆرەیە کاتێک دەوترێت بۆیە لە دراوی 10,000 ڕیاڵیەوە کە ئەکاتە 1000 تمەن دەستمان پێ کردووە چونکە ئیتر دراوەکانی تر هیچ سوودێکی گەورەی نییە بۆیە لە 10,000ەوە باسی لێەوە دەکەین کە زیاتر ئەمە لە ناو هاوڵاتیاندا ئێستا بەکار دەێنرێت چونکە بەهای دراوەکەیان زۆر دابەزیوە 10,000 ڕیاڵ واتە 1000 تمەن 1 لا دەبرێ 1000 تمەن 20,000 ریاڵ واتە 2000 تمەن 50,000 ریاڵ واتە 5,000 تمەن کە لە نێو خۆمانە بەو جۆرە دەناسرێ لەگەڵ 100,000 ریاڵ واتە 10,000 تمەن لێرەدا ئەم 500,000 ریاڵە کە دەکاتە 50,000 تمەن لێرەدا حکوومەت یاخود بانکی ناوەندی ئێران دەستی بە چی کردووە کاڵکردنەوەی 4-0 سەر دراوەکە بۆی هاوڵاتیان ئامادە بکە ئەمە ڕێک ببێ بە 50 تمەن لە داهاتوو ئەگەر بڕیاری لابردنی 4-0 بچێتە بواری جێبەجێکردنەوە لە گۆشەی دیکەی دراوی وڵاتەکە تەنها ژمارە پەنجاکەی نووسیوە سفرەکانی تری لابردووە ئەمە ئەو هەنگاوەیە کە دەڵین لە ساڵی 2021ەوە تا ڕادەیەک بانکی ناوەندی دەیەوێت دەسوپەنجێ هاوڵاتیان لەگەڵ ئەم بابەتەیە نەرمکە هەنگاوەکانی گرتووەتە بەر ئەمە 500,000 ریاڵە واتە 50,000 تمەنە ئەوەش بە هەمان شێوە چاپێکی تری 500,000 تمەنیە ریاڵیە ئەگەر تەماشای ئێرشکەین ئەمە 1 ملیۆن ریاڵە واتە 100,000 تمەنە بە هەمان شێوە 4-0 کاڵ کراوەتەوە ئەلێرەش تەنها 100 نووسراوە واتە ئەگەر 4-0 لا ببرێ 100,000 ریاڵ یاخود 1 ملیۆن ریاڵ کە بە 100,000 تمەن ناو دەبرێت دەبێت بە 100 تمەنی خشت ڕێک ئەمەش 2 ملیۆن ریاڵیە کە دەبێتە 200 تمەن ئەگەر سفرەکانی لا ببرێ ئامانی کە ئەیبینن بە جۆرێ بەهاکەی دابەزیوە کە گەورەترین جۆری ئەم دراوەش کەمترین بەهای هەیە 2 ملیۆن ریاڵی واتە 200,000 تمەنی لە ساڵی 2008 ئێران بانکی ناوەندی دروستی کرد بەڵام نەیخستە ڕوە ئەو کاتە بەهاکەی بەرز بوو ئێستا لە ساڵی 2022ەوە 200,000 تمەنیشی با بڵێن خستۆتە دەچینە بابەتێکی دیکەی پەیوەست بە کارەبا کۆمپانیای گوگڵ گرێبەستێکی 3 میلیارد دلاری بۆ کڕینی کارەبای هایدرۆپاوەر ئیمزا کردووە ماوەی گرێبەستەکە 20 ساڵە و بە جۆرەی ڕێکەوتنەکە کۆمپانیای بڕۆکفێلد 670 مێگاوات کارەبا بۆ کۆمپانیای گوگڵ دابین دەکات دابینکردنی کارەبای ناوەندەکانی داتای ژیری دەستکرد بۆ کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا بووە ئەم هەنگاوەش بۆتە ئاڵنگاریی گەورە بەڵام بەرزبوونەوەی خواست بۆتە هۆی زیاتر پەرسەندن و بەرەو پێشچوونی بەرەمێنان لە ڕێگەی وزە نوێکانەوە. لەبارەی بەکارێنانی کارەبا لەلایەن کۆمپانیەکانی تەکنۆلۆژیاوە بە خێرایی هەندێک داتاتان بۆ دەخەمە ڕوو جارێک گرێبەستەکەی گۆگڵ کە لەو هەواڵەدا باسمان کرد کڕینی کارەبایی هایدرۆپاوەرە و کۆمپانیای بڕۆکفێلد بۆی جێبەجێ دەکات بەهاکەی 3 میلیارد دۆلارە بەرەمێنانی کارەبای گیان لە ساڵی 2024 3850 تێراوات کارەبا بووە بۆچی ئەم ژمارەتان پێ دەڵێم ئێستا بۆی بەراوردی کەین بەوەی کە کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا چەندێک کارەبا بەکارهێنن ئەوەی هەیە
پشکی سەرچاوەکان لە بەرهەمێنانی کارەبادا سوتەمەنێ بەردینەکان پشکی شێریان بەرکەوتووە 59.1% کارەبا لە ڕێی سوتەمەنیە بەردینەکان نەوت و گاز و جۆرەکانی دیکەی غەڵوز و ئەوانە بەرهەم دێت 14.3% لە ڕێی هایدرۆپاوەرەوەیە 9% لە ڕێی وزەی ئەتۆمەوەیە 8.1% لە ڕێی وزەی باوەیە و پانکانی کە دەبینین دادەنرێت لە وڵاتان واروها 6.9 لە ڕێی وزەی خۆرەوەیە ئەو سۆلار پانێڵانی کە دادەنرێن بایۆماسیش 2.6 لە سەدێتی خواست لە جیهاندا 4% زیادی کردووە سەبارەت بە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان پشکی کۆمپانیا تەکنۆلۆژیەکان لە بەکارهێنانی کارەبا چۆنە 4 کۆمپانیا پێکەوە 110 تێراوات کارەبا بەکارهێنن کە 2% کۆی کارەبای هەموو جیهان دەکات ئەمەش پێمانەڵە کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا کارەبایەکی زۆر بەکار دەبن ئەوە هۆکارە بۆی ئەم تەکنۆلۆژیایی هەیە بەم جۆرە بەردەوام بێت 200 کۆمپانیای بواری تەکنۆلۆژیاش لە جیهاندا 670 تێراوات کارەبا بەکاردێنن ئەو 4 کۆمپانیا گەورەی کە باسمان کردووە زۆرترین کارەبا بەکارێنن لە جیهاندا گوگڵە 32 تێراوات کارەبا بەکاردێنە مایکرۆسۆفتە ئەمازۆنە لەگەڵ مێتا کە کۆمپانیای فەیسبووکە ئەم کۆمپانیایانە ئێمە ڕەنگە لەسەر مۆبایلەکان زۆر بە ئاسانی بچینە ناو وێبسایت و خزمەت گوزارەکانیان بەکاربێنین بەڵام لە پشتەمەوە تەکنۆلۆژیای گەورە و دامەزراوەی گەورە و کۆگای گەورەی داتا و زانیاریەکان بوونیان هەیە دەچمە بابەتێکی سەرنجڕاکێش فڕۆکەخانەی نێودەوڵەتی دووبەی کە دووەم قەرەباڵغترین فڕۆکەخانەی جیهانە و یەکەمە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژانە پێشوازی لە 148,000 گەشتیار دەکات و زیاتر لە 225,000 ژەمە خۆراک بۆ ناو فڕۆکەخانەکە بۆ ناو فڕۆکەکان ئامادە دەکات ئەوە ژوای کردووە ببێتە قەرەباڵغترین فڕۆکەخانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و زۆرترین ژەمە خواردن ئامادە بکات. فڕۆکەخانەی نێودەوڵەتی دووبەی کە دووەم قەرەباڵغترین فڕۆکەخانەی جیهانە و یەکەمە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژانە پێشوازی لە 148,000 گەشتیار دەکات لەم چێشتخانە گەورەیەدا ڕۆژانە زیاتر لە 225,000 ژەمە خۆراکی جۆرا و جۆر بۆ گەشتیارانی یەکێک لە قەرەباڵغترین فڕۆکەخانەکانی جیهان دروست دەکرێت دووبەی کە ئێستا بووەتە سەنتەری بازرگانی جیهانی و زیاتر لە 2 دەیەیە بووەتە استراتیژیترین شاری جیهان ئەوە ژوای کردووە خاوەنی قەرەباڵغترین فڕۆکەخانە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووهەمین لەسەر ئاستی جیهان ڕۆژانە لەو فڕۆکەخانەیەوە نزیکەی 1000 گەشتی ئاسمانی ئەنجام دەدرێن تا ئێستاش خزمەتگوزاریەکانی لە بەرزترین ئاستا ماونەتەوە لە ڕووی کوالیتی فڕۆکەکان و ئاسایش و دڵنیایی گەشتیار و بازارەوە ئەمەش جگە لەو خواردنە سەلامەتانەی کە پێشکەش بە گەشتیاران دەکرێن ژەمە خواردنەکانی ئەو فڕۆکەخانە قەرەباڵغا لە چێشخانەیەکی گەورەدا لەلایەن زیاتر لە 18,000 چێژلێنەر و هەزاران کرێکار و تیمی پسپۆری خۆراکەوە ئامادە دەکرێن لەم چێشخانەیەشدا کارمەندان 24 ساعت لە ڕۆژێکدا و 7 ڕۆژ لە هەفتەیەکدا کار دەکەن بۆ دڵنیابوون لە تازەیی ژەمەکان و گەیاندنیان بۆ ناو فڕۆکەکان لە وادەی خۆیدا ئەوە جگەل لەوەی کە خواردنی حەڵاڵ و ڕووەکی بۆ گەشتیارانی تایبەت ئامادە دەکەن بەگشتی دوو ژەم خواردن پێشکەش بە گەشتیارانی هێڵی ئاسمانی ئیمارات دەکرێت کە پێک دێن لە زەڵاتە لە فەی جۆرا و جۆر پاستا چا قاوە و شیرینی لە ناو فڕۆکەکانی ئەو هێڵەدا چەندین تیمی پسپۆر هەیە وەک تەندروستی و میکانیک و ئاسایش لە ساڵی 2024دا فڕۆکەخانەی نێودەوڵەتی دووبەی زیاتر لە 92 ملیۆن گەشتیار و زیاتر لە 2 ملیۆن تەن بار و زیاتر لە 440,000 گەشتی تۆمار کردووە بە جۆرێک نزیکەی 27 میلیارد دۆلار داهاتی هەبووە کە دەکاتە نزیکەی لە 127 بەرهەمی ناوخۆی دووبەی. گرنگترین هەواڵ ئابوووریەکانم پێشکەشکردم خواتان لەگەڵ.